المقدم ڕکن حەیدەر لە سەرەتای بوونی بە ئەفسەر لە لیوای تایبەتی سەرۆکایەتی کۆمار دەوامی کرد و دوای ئەوەی کە ئەرکانەکەی وەرگرت دابەشکرا بەسەر لیوا و فەوجەکانی جێشی عێراقی ئاخر پۆستی ئامر فەوج بووە بەهۆی تەقینەوەی کۆمەڵی عەبووە لە شاری تەلەحفەر ڕۆحی پاکی لە دەستدا بە دەستدانی شەهید حەیدەر کۆسپێکی گەورەی شاری خانقی کەوتووە و ئەمە نەیەکم شەهیدی ئەم شارێ و نەئاخر شەهیدیشە بەداخەوە کۆمەڵی گەنجی ئەم وڵاتە بەهۆی شەڕە لە دوکانی یەکەوە چ لە شەڕی داعش بێ چ لە شەڕەکانی دوای ئەوە بێ کۆمەڵی گەنجمان لە دەستداوە و ئەمڕۆژ شەهید حەیدەرمان لە دەستجوو داواکاریم لە خوای مەزن ڕۆحی بە بەهەشتی بەرین شاد بکە. شاری خانقی هەمیشە یەکیکە لەو شارانە کە پێشەنگ بووە لە دیفاعدان لە خاکی کوردستان و بە تایبەتیش لە ناوچەدا بڕاوەکان سەربەرزین بەو کۆمەڵە گەنجەی کە خوێنی خۆیان ئەبەخشن لە پێناو وڵاتەکەی خۆیان و ملەتەکەیان.